مامۆسانی زانکۆ و ئەکادیمیان نیگەرانن لەوەی کە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان کراونەتە قوربانی کێشە و ململانێ سیاسیەکانی نێوان هێز و لایەنەکان بە جۆرێک هیچ گرنگیەکی ئەوتۆ بەو ناوەندە ئەکادیمیانە نەدراوە و بۆ چارەسەری کێشەکانی هەرێم وەک پێویست کار لەسەر پرۆژە و توێژینەوەکانی زانکۆ و پەیمانگاکان نەکراوە. یەکێکە لەو زەحیانەی کە دەستەکانی حیزبەکان یان ململانێ سیاسیەکان ئەبینین دەستەکانی حیزب لەناو زانکۆکانە بە ئاشکرا ڕۆڵی خۆیان نەبینین و ڕۆڵێکی باڵاشیان هەیە لە کارگێڕی لە ڕووی زانستی. ئەمەش بێگومان کاریگەریەکی زۆر نەرێنیە خاتە سەر ڕەوتی زانست و فێرکردن لە ناو زانکۆ و پەیمانگاکان. بۆیە ئێمە لێرەیە کۆبووینێتەوە کەوا بۆ ئەوەی زانکۆکان و پەیمانگاکان شکۆیان بۆ بگەڕێتەوە دوور بخرێتەوە لە دەست و تێوەردانی هەموو لایەنێکی سیاسی یا کەسایەتی سیاسی و ڕۆڵە سەرچەکەی خۆی ببینێ کە زانست و زانستخوازی و فێرکردنە و پێگاندنینەوەیەکی وشیار. بەڕاستی تا ڕادێکی زۆر زانکۆ پەیمانگاکان بوونەتە قوربانێکی زۆری ئەم کێشە ململانی سیاسی لەبینی ئەم حیزبانەیە. ئەویش بەهۆی ئەوەی کە هەندێ بەداخەوانێت لە بەڕێوەبەرانی ئەم زانکۆ پەیمانگانە کادری حیزبین داوای چارەسەر ئەکەین و هەموو وڵاتێکە لە هەموو شوێنەکە زانکۆ پەیمانگا بەهێند ڕای مامۆستای زانکۆ بەهێند وەرگیراوە لە هەموو شوێنەکە بۆ ئەوەی تەحەلی موشکلەکە بکرێت. بەڵام لێرە بەداخەوانێت شکۆی نییە، شکۆی نەماوە. ئەویش بەهۆی دەستێوەردانی حیزبایەتی لەم شوێنە. مامۆسانی زانکۆ داواکارن هەرچی زووە ئەو بەسەڵەکەی لە نێوان هێزە سیاسیەکان بۆ تا ئەستەنگ نەهێڵرێت و بۆ ئەو مەبەستەش بۆ چوون و ڕۆڵی ئەکادیمستان بە هەند وەربگیرێت. هەروەک چیدی لەوە زیاتر مافی ئەکادیمیان پێشێل نەکرێت و شکۆی زانکۆکانیش لە کەدار نەکرێت. بەداخەوە تا ئێستا من ئەوەندەی ئاگادار بم لە هیچ جونگەیەکی حکومڕانی لە کوردستانە گوێ لە خەڵکی ئەکادیمی و لە زانکۆ و پەیمانگاکان مامۆستایان وەرنەگیراوە بۆ چارەسەری کێشەکان کە من قەنەعاتم وایە لە زانکۆ پەیمانگاکان مامۆستای بەتوانە توێژەری زۆر بەتوانایتایە کە دەتوانێت اختراحی باش پێشکەشکا لە ڕێگەی توێژینەوەی زانستیەوە بۆ چارەسەری ئەو کێشانەی کە چەند ساڵە لە ڕووی ئابووری و سیاسی و ئیدارەدانەوە یەخەی خەڵکی کوردستانی گرتووە. ڕێکخراوی داکۆچی لە زانکۆ و پەیمانگاکان دوور لە جیاوازی بیرروڕا ئامانجی کۆبوونەوەی چینی ئەکادیمیان و مامۆستایانی زانکۆ و پەیمانگاکانە و خەباتی مەدەنی دەکات بۆ یەکەم بەرزڕاگرتنی بەها و شکۆی زانست و ئەکادیمیانی زانکۆ و پەیمانگاکان. دووەم داکۆچیکردن لە بارودۆخی ژیان و گوزەران و سەرجەم مافە پیشەیی و ئەکادیمی و کۆمەڵایەتی ڕەوا و یاساییەکانی ئەکادیمیانی زانکۆ و پەیمانگاکان. لە وڵاتانی پێشکەوتوو زانکۆ و پەیمانگاکان بە گرنگترین ئەو ناوەندە ئەکادیمیانەدا دەنرێن کە سوودیان لێ وەردەگیرێت بۆ پێشکەشکردنی پرۆژەی باش بۆ پێشخستنی وڵات و چارەسەری کێشەکان. بەڵام وەک مامۆسانی زانکۆ ڕای دەگەێنن لە هەرێمی کوردستان ئەوە پێچەوانە بۆتەوە و پێگە و ڕۆڵی زانکۆکان لە بەرچاو نەگیراوە. ئەوە لە کاتێکدا ساڵانە بە سەدان توێژینەوەی گرنگ و جیاواز لە زانکۆ و پەیمانگاکان ئەنجام دەدرێت. بەڵام هیچ کام لەو توێژینەوانە لە چارەسەرکردنی کێشەکان و پێشخستنی وڵات سوودی ئەوتۆیان لێ نەبینراوە. دلێر کەمال کورساد نیوز سلێمانی.